بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. بەپێی ئاماری لایەنە پەیوەندیدارەکان بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان زیانی کردووە. مادە هۆشبەرەکان مەترسی گەوریان لە سەر کۆمەڵگایە لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و تەندروستیەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی عەمید جەلال ئەمین بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکان لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی، هەروە دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی مامۆستای زانکۆ و پسپۆڕی دەرونی، هەروە لە هەولێرەوە دکتۆر ئیدریس کاریتانی زانای ئاینی تاوتوێن پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. باپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی گشتی ئاسایشی سلێمانی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان با بەراورد با ساڵی ڕابردوو 2 هێندە زیادی کردووە. عەمید جەلال ئەمین بەگ بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی ڕایگەیاند لە ساڵی 2016 300 کەس لەسەر بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان دەستگیر کراون. لە کاتێکدا لە ساڵی 2015 150 کەس دەستگیر کراون. لەو 300 کەسەشی لە ساڵی 2016 دەستگیر کراون 61 کەسیان حکم دراون کە 10 کەسیان ئافرەتن. مادە هۆشبەرەکان بوونەتە مەترسیەکی گەورە لەسەر جیهان و تا دێت بەکارهێنان و بازرگانیکردن پێیانەوە ڕوو لە زیاد بوونە. لە هەرێمی کوردستانیش باپێی ئاماری لایەنە پەیوەندیدارەکان ساڵ لە دوای ساڵ بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان زیاد دەکات. ئەمەش مەترسی گەورە لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی و ئابووری زیاد دەکات. مادە هۆشبەرەکان لە ڕووی تەندروستی و ئابووری و کۆمەڵایەتیەوە کاریگەری مەترسیداریان لەسەر کۆمەڵگەی کوردی هەیە. هۆکارەکانی توشبوون بە مادە هۆشبەرەکان جۆراوجۆرن کە دیارترینیان بێکاری و کێشەی کۆمەڵایەتین. لە هەرێمی کوردستاندا ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان پلانێکی تۆکمە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان دانەنێن، دەبێتە هۆی زیادبوونی بەکارهێنان و بازرگانیکردن بەو مادانە و ئەمەش مەترسیەکی جددی لەسەر هەرێمی کوردستان دروست دەکات. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. سوپاس بۆ ئەمەدەگوتان کاک جەلال ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرەتا لە پێناسی مادەی هۆشبەرەوە دەست پێ بکەین. مادەی هۆشبەر چییە؟ دیارە من زۆر سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ مامۆستا کەریم و سوپاس بۆ مامۆستا ئیدریس کە لە هەولێرەوە بەشدارە. دیارە مادە هۆشبەرەکان بۆ مادانە ئەوترێ کە خەیاڵاویکەرن یا خوریاکەرەوەن یان ئازارشکێنن بێتە هۆی ڕاهاتنی مرۆڤ لە سەریان و کاردانەوەیەکی خراپی شێبێ لەسەر کۆمەڵگە. بەڵێ ئەی جۆرەکانیان چییە؟ جۆرەکانی دێنە سەرەوەش دیارە ئەمە ئەوڕۆ باز لە کێشەیەکی زۆر گرنگەکەین، ئەویش کە مادە هۆشبەرەکانە. دیارە ئێمە وەکو هەرێمی کوردستان و عێراقیش لەو مادانە بێبەژنین کە ئەمە کێشەیەکی جیهانیە نەکردتەنیا ئێمە و هەرێمی کوردستان. بەڵی سەبارەت بە جۆرەکانی سەبارەت بە جۆرەکانی ئەو مادانی من باز لە هەرێمی کوردستان دەکەم. ئەو جۆرە مادانێک کە دێنە هەرێمی کوردستانەوە تریاکە، حەشیشە، هێرۆینە، شیشەیە، کراکە، بەداخەوە ئەمڕۆ شیشە کە پێڵەن شیشە یا کریستاڵ. کریستاڵ کە شێوەی ئەو مادەیە کریستاڵیە واتە لە خوێیەکی زبر ئەچێت. ئەمە مادەیەکی زۆر ترسناکە کە ناوە زانستەکەش پێڵ ئەم ڤیتامین ئێستا لە کوردستان زۆر باوە، زۆر بە ئاسانی دەستەکەوێت. زیاتر لە هەمویان بەڕێ لە هەمویان زیاتر ئەمڕۆ زۆر بە ئاسانیش دەزەکەوێت و لەوانەیە زۆر جار سەبەبەکەشی خۆمان بین کە هەندێک حەب لێرەوە وەکو ئفدرین و هەندێک حەبی ترە لە عێراقەوە بە قاچاغ ئەبرێتە ئێران و لە ئێران چەند کارگەیەکی نهێنی هەیە کە زۆر بە ئاسانی لەگەڵ هەندێک مادەی کیمیاوی تر تێکەڵاوی یەکەن و ئەبێ بەم شیشەیە و
هەندێکی بۆ ئێمە دەگەڕێتەوە هەندێکی ئەچێتە لە ئێران خۆی سەرفی ئەەکەن لە هەموو مادەکان ترسناکترێ بۆ ئێڵین ترسناکترا خەڵکی بەکارێنەر لەو کەسانن کە سەرپێچی مروریەکەن تەقاەکەن چخۆ ئەوە شوێنن لە ماڵەوە ئاژاوە ئەنێنەوە لێرە بەداخەوە ئێستا گەنجانی ئێمە فێری ئەم مادەیە بوون بەکارێنن و هەرزانتریشە لە مادەکانی تر وەکو لە هێروین و تلیاک و حەشیش و ئەوانە بەڵە زۆر باشە بەس کاکزەر ئێمە لە کوردستانە ینی کێڵگەی بەرهەمێنانی مادەی هۆشبەرمانەیە یاخود تەنها لە وڵاتانی تر و دەوروبەرەوە ئەو مادە هۆشبەرانە دێنە ناو هەرێمی کوردستانەوە نادیارە لە وڵاتی ئێمە زەرع ناکرێ و ئێمە پێشینەیەکی زۆریشمان نییە لەگە مادە هۆشبەرەکان ئەوەی کە سەری هەڵداوە لەوانەیە پێشتر هەو بێ پێش چەند ساڵێک 30 ساڵ لەمەوە پێش بەزەوەی کە سەری هەڵداوە لە دوای ئینتیفازەوە یاخود لە دوای 2023ەوە کە سنوورکرایەوە و سەدام ڕووخا و نەما لە دوای ئەوانە سنوورەکان کراوە ناچۆ زیاد بووە بۆتە سەرهەڵدانی ئەو جۆرە مادانە بەڵکات ئێمە کێڵگەمان نییە لە کێڵگەمان نییە بەڵام محاولە کراوە بۆ چێلگا ئێمە لە 2006 لێرە لە باغێکا بەتەما بوون چند بوشیان ئێمە وکە ئاسایش پێمانزانی دەستگیرماکردن و دامان لە دادگا بە فەرمانی دادوەر ئەم ساڵیش لە پالی و بڵین لە 2016 زانیارێکمانە بوو کە لە تەقتەق لە شەریکەی نەوتی شیواشۆک هەندێ لەو مادانە چێنراوە ئەوە بوو ئێمە لێرە چوین بۆ کۆیە لەگەڵ بەڕێوەبەراتی ئاسایش کۆیە کە زانیارەکەی ئاسایی سلێمانی بوو چوین بزەبوت بۆ تەقتەق بۆ شیواشۆک ئەو شوێنە کە بە ئێمایەوت بوو دۆزیمانەوە تەسووریشماکە دامان بە ڕاگەیانەکە کە دوو کەسی غێری هەرێمی کوردستان کە لە توی شاوات بوون لێوە کاریان دەکرد هەڵسابوون بە چاندنی حەشیش واتە شادانە بەڵێ سپاسم دواتەکەم و لای بەرزکات و تەنابشت بە خێر بیت سەبارەت بە هۆکارەکانی توشبوون بە مادە هۆشبەرەکان ئەو هۆکارانەتین کەوا دەکات تاک پەنابەر بەرێتە بەر بەکارهێنانی مادە هۆشبەرەکان هۆکاری تێکە ڕوو لە زیادبوونیش دەکات ساڵانە بەپێی ئاماری لایەنە پەیوەندیدارەکان بڵێ بێگومان کۆمەڵی هۆکار هەیە ینی هیچ شتێک بەبێ هۆکار نابێت هۆکارەکان زۆرن بەڵام یەکەم هۆکار کە من نەتوانم بڵێم سەرچاوی هەموو هۆکارەکانی ترەکە کارلێکردنی لەگەڵاکەن کەسێتی تاکەکانە ینی بەڕێزە مەسەلەن لە پێشەکە ئاماژە بۆ کردبیێکاری هەزاران بێکار هەیە خوار هەزاری ناچێت ئالوودە بێ بە مادەی هۆشبەرەوە چەند کەسێکیان نەبێت ڕاستە کێشەی خێزانی مشکلەی نێوان ژن و مێرد بەڵام هەزاران ژن و پیا و هەیە کێشەی خێزانیان هەیە بەڵام ناچن ئالوودە بن لەبەرەوەی جۆری کەسێتەکەیان جیاوازە بەڵام ئەوانەی کە کەسێتیان لاوازە ئەوانەی کە بڕوان بەخۆیان نییە ئەوانەی لەلایەنی دەرونیەوە لاوازن کە ئەم کێشانە دروستە بن زوو هەرەسێنن لەبەرەوە پەنا بۆ ئەم مادە هۆشبەرانە بن وەک قەرەبووکردنەوە یەک وەک ڕاکردن لە واقع تاڵەکە ڕاکردن لە مشکیلەکە بۆ ئەوەی بۆ ماوەیە گەگەر کاتیش بێ لە خەو خەیاڵە بژین کەواتە ئەگەر هەمویان کۆکەینەوە ئەم باری دەرونی ئەم کەسە ئەکیت لێکترازانی خێزان هۆکاری سەرەکیە زۆربەی زۆری ئەوانەی کە ئەگەر کاگامیت هینی لایە کاگەمی جەلال ئەکیت ئەوانی کە ئێسا لە سجنان ئێمە هەندێک جار توێژینەوەمان لەسەر کردوون لەگەڵەوەی کە کێشەی خێزانی هەبووە مشکلی لەگەڵ ژنیا هەبووە لەگەڵ باوکی هەبوو لەگە برایە هەبوو برادری خراپیشە بووە لەگەڵەوەی برادری خراپیشە بۆ ئاسانکاریشان بۆ کردووە کەواتە کۆمەڵێک هۆکار یەک هۆکار ناتوانین ئێمە بڵێن یەک هۆکاری دەرونی یا کۆمەڵایەتی یا ئابووری یا سیاسی ئەبێتە هۆیەوەی ئینسان پەنا بۆ مادەی هۆشبەر بێ و بگاتە حاڵەتی ئیدمان خۆجینا خۆ زۆر مادەی تر هەیە زۆر جار پزیشکەکان بۆمان نووسن حمید باسیێندێکی کرد هەندێک جار پزیشکەکەن دێ مادەی مخدر با بڵێن سڕکرد ئەکات ناچارە بۆ ئەوەی ئەم ئازارە بۆ ماوەی کەم بێتەوە بەڵام بۆ ماوەی کاتێ هەیە لە سەری بەردەوامە بێ ینی لە عیلاجێکی پزیشکیەوانێ سیدەکەی ئیتر خوی پێوە گرتووە لە جیاتی ئەوەی دەرباز بێ لێی ئیدمانی کردووە لە سەری هەندێک جان بەداخەوە ئێمە وەکو دایک و باوک کەم تەرخەبین خۆ مادەی هۆشبەر بەزەوە نییە تۆ ئەم مادانەی کەکە حەمید باسی کردی ئەوانی کرد جاری وا جگەرە کێشان خۆی لەوێوە دەست پێەکات هەندی حاڵەتێ جگەرە مادەی خۆتە زانی نیکۆتین و قەترانی تایە چاو قاوە کافی نیتیایە ئەمانش خۆی ئەگەر کەمیش بێ زۆر لەسەری بەردەوام بی وردە حاڵەتێکی تایبەتی وە دروستەکە جا کەسانێکن بۆ ئەوەی زیاتر بن
بەداخەوە نازانم من ئەوە معلوماتم نییە بەڵام باسییان کردو تا چەندنا هەندێک جارەڵێ ئەوانەی کە ئەم شیشەوەمانەی کە نێرگە لەو شتیوە لە هەندێک شوێن کەمێکیان بۆ تێکەن بۆ ئەوەی ئەم گەنجە تۆسی ڕیلاکسە ئیسترخای خاوبوونەوەیە بێ ئیتر وردە و دەتۆزە بۆی زیاکەنە تا جسمی داوایە کات یعنی کە خۆ زانی و مادە هۆشبەرانە چنە ناو خوێنەوە خوێن وردە و دەکە جسم ڕاهات لەگەڵیا ئەگەر نەیەیتێ حاڵەتی دەرونی ئینسانەکە تێگەچێت تووشی کۆمەڵی کێشەی دەرونی ئەبێ عەسەبیە بێ تووڕە ئەبێ بێتاقەتە بێ خەوی لێزرێ بۆیە بە دوایە گەڕە وردە جوڕەکەی زیاکە تاگاتە حاڵەتی ئیدمان. زۆر باش ئەی سەبارەت بە زیانەکانی کاگدکتۆر زیانەکانی لە سەر کۆمەڵگا گەردا بەشیکە یەکەم جار لە ڕووی دەرونیەوە دوای لە ڕووی ئابووری لە ڕووی خێزانیەوە تەمەن زیانەکان لەسەر تاک خۆی اینجا لەسەر خێزانەکەی اینجا لەسەر کۆمەڵگا کاکامی هەندێکی شارت پێکرد زۆربەی زۆری ئەوانی کاگەنە حاڵەتی ئالوودەبوون من ناڵم جارێونی تاقیەکاتەوە شتێکی وە وەکو حوبلی سڵاع شتێک ویتر تۆبا کات ئەزانێ ئەمە چەند خەتەر و مەتەسیدار و تەجروبەی هەیە بەڵام ئەوەی کە گەشتە حاڵەتێ بڵێن مدمین ئالوودە بێ لەسەری بێگومان ئەمانە یەکێ لەوانە زۆر جار تاوانی دزیکردن لەوە سەر هەڵەیە ئەمانە هەندێکیان پارەی زۆری پێویستە لەگەڵەوە کە مدمین بوو ئەو کەسەی کە بازرگانەکە هەیە بە ئاسانی نایاتێ بۆیە جاری وای ئیفلاسەکات پارە ئەدزێ لە ماڵەوە پارە لە ژن ئێمە حاڵەت هەیە ڕاستیاتۆتە لامان ژنەکەی دادوبێداتی ئاڵتونەکەی ماڵەوە هەموو فرۆشتووە نەشتوانێت هیچی لەگەڵا بکات چ ژنەکە بێ کەس و کار ئەڵێ دەرم کاپسمە چۆ دایک و باوکم نەماوە جا وردە بە تەدید و هەڕەسا یان ئێمە یەکێ لەمە دزیێت چ لە ماڵەوە بێ چ لە دەرەوە بێ مەسەلەی ئەوەی بەڵێ زۆر جار کارەساتی ڕێگاوبانی زۆر خەتەری لە یەکەوێتەوانێ یا تعدا لە خەڵکەکە یا ئەوەیە خۆی ئەم مادە هۆشبەرانە هەندێکیان هەن ماسوولکەکانی لەش زۆر خاوەکەنەوە یعنی واد لێ جاری وا چۆنەوانی سەرخۆشن هابم لاولایەکەون کەواتە توانای گرتنی سکان و ستێرنی سیارەکەشی نابێت گۆڕینی جێڕەکەشی نابێت پێی بە ئیستۆپاچکە ئەم ماسوولکانە کە ئەم جیهازی عەسەبیە کۆ ئەندامی دەماری ناوەندی کە ئەم مادە هۆشبەرانە خاویە کاتەوانێت تووشی حاڵەتێکە بێ وەکو پێویست لەژێر کۆنتڕۆڵی خۆیان نابێت بۆیە ڕووداوی ڕێگاوبان ڕووداوی دڵتەزیێن کوشتن چوونە سەر ماڵان اینجا دوای ئەوە شەڕ و ئاژاوی ناوخێزان دوای ئەوە خەولێ زڕانی خۆی کۆمەڵی کێشەی دەرونی لە ناو تاکەکەیە دروستە بێت اینجا بۆ ناو خێزانی بێگومان جاری وا هەیە تەلاق یەکجابوونەوە دروستە بێ جاری وا تعدا لە کەسوکاریەکە لە مناڵیەکە لەوەیەکە اینجا بۆ ناو کۆمەلگاوە لە ناو کۆمەلگاوە بێگومان خێزان یەکەم خانەیە ئەگەر خوا نەخواستە کۆمەڵێک خێزان توش ببن بەهۆی کەسێکەوە کە ئالوودە بوو بە مادەی هۆشبەرەوە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی خێزانەکان هەڵەتەکێن کۆمەلگاز بریتە لە هەزارەها خێزان وانای وایە ڕۆژ بە ڕۆژ درز و دەلاقا ئەکەوێتە ناو کۆمەلگاکەمانەوە. سپاس دەکەن کاک دکتۆر دواتەگرم و لای پەرستانە گرفتینە هەولێر لای کاک دکتۆر ئیدریس کاک دکتۆر زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا بازەوەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن باز لە مادە هۆشبەرەکان و مەترسی ئەو مادانە لە سەر کۆمەلگا دەکرێت. بەناوی خوای گەورە میهرەبان سەرەتا دەستخۆشی بۆ جەنابتان و بۆ کەناڵەکەتان و هەروەها زۆر بەخێراتنی هەردوو میوانی زۆر بەڕێزت دەکەین. دیارە لەبیر نەکەین قەزیەی مخدرات هەروەها ئەم مادە هۆشبەرانە بۆتە یەکێک لەم بڵین نەوەویە شاراوانەی کە ئێستا خەریکە بە جیهاندا دەتەقێتەوە بێگومان ئێمەش بەشێکی لەم جیهانە بێبەش نەبووین لەم پڕوشکەی کە ئێستا خەریکە بۆ هەرەمیش دەگوازرێتەوە کەمە جێگای بەڕاستی هەڵوەستەکردنەوە جێگای ئەوەیە دەیان و سەدان بەرنامەی وەکەوەی جەنابەت لەسەری هەڵوەستە بکرێت چونکە کۆمەڵی خەتەریات بەسەر کۆمەلگاوەیە یەکێک لەو خەتەریاتانە ئەم مەسەلەی مادە هۆشبەرانەیە. دیارە ئیسلام ضروریاتی خەمسی هەیە پاراستنی بڵین 5 حاڵەتی گرنج کە ژیانی لەسەر بەندە یەکێک لەوانە گیانە یەکێکی لەوانە عەقڵە یەکیش لەوانە دینە طبعا ئەوەی کە ناچینە سەر بەشەکانی ترەوەی بابەتەکە زیاتر مەوضوعی بی لۆکاڵیبی تایبەت بێ بە مەسەلەی عەقڵ دیارە یەکێک لە ئەساسیاتەکانی ئەوەی کە ئیسلام پاراستویەتی پاراستنی عەقڵە بۆ پاراستنی عەقڵ لە ڕیزی گیان هاتووە لە ڕیزی ماڵ هاتووە لە ڕیزی ناموس هاتووە لە ڕیزی بڵین ئەم بابەتانە هاتووە کە ئینسان لە سەریدا دەژی چونکە عەقڵ سەرچاوەی داهێنانە سەرچاوەی ئیبداعە سەرچاوی فەلسەفە و ژیارە سەرچاوی تربیە و تعلیمە سەرچاوی ئەموو ئەو حەضارەت و ژیارانەی کە ئێستا لە بڵین ئێمە وەکو مرۆڤ شارانزی پێوە دەکەین و عەقڵی ژێکێکە لەوانەی کە هەموو مرۆڤەکان جیا دەکاتەوە مرۆڤ جیا دەکاتەوە لە هەموو گیانەوەرەکانی تر. اینجا عەقڵی پاراستووە بەچی بە کۆمەڵێک بڵین سنووردانان بۆ ئەوەی ئەم عەقڵە
لە کاری خۆی نەکەوێ و بتوانانی خزمەت بە کۆمەلگا بکە، بتوانێت ئیبداعات و نێکاری بکات، چونکە عقل لە کار کەوت. ئەوەی کە کاری سیاسی دەکا پێویستی بە عقڵە، ئەوەی کە کاری کۆمەڵایەتی دەکا پێویستی بە عقڵە، ئەوەی کاری دەرونی دەکا پێویستی بە عقڵە، ئەوەی کاری ژیار و فەلسەفە دەکا پێویستی بە عقڵە. کاتێک تۆ عقل لە کار دەخەی ئەم وڵاتە سەر لەبەری دەکەوێتە گرفت. وەکو جەنابی مامۆستایان باسییان کرد لای جەنابەت، یەکێک لەوانە هەڵوەشانەوەی کۆمەلگا و خێزانە. سەرپەرشتیکردنی خێزان دیارە وەکو دەوڵەتێکی بچووک وایە، پێویستی بە عقل و داهێنانێکی باشەیە. ئەگەر ئەم گەنجە یان ئەم پیاوە یان ئەم ئافرەدە جیرۆدە بوو بە مەسلەی مادەی هۆشبەر، ناتوانێت ئیداری خێزان بکە، ناتوانانی حەق و مافی تاکەکانی خێزان بدا، ناتوانانی حەق و مافی منداڵەکان بدا. بۆیە خوای پەروەردگار ڕوو لە ئیمانداران دەکات دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه. ئەی ئیمانداران ئێوە چەند شتێکەن لێی دوورکەونەوە لۆ، چونکە إنما الشيطان يريد أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر. بەڕاستی دەیەوێ بەڕاستی یەکێک لە بغز و قین و مەشاکل بخاتە نێو کۆمەلگا. ئەو مەشاکلانەی ئێستا لە هەولێر یان لە سلێمانی یان لە دۆگ یان لە هەم ئەو شوێنانەی کە ڕوو دەدەن، بە تایبەتی لە دوای دەی شەو تەماشا دەکەی شەڕ هەیە، شەڕە چەقوو هەیە، جاری وە وەکو جەنابی مامۆستا مەژەی پێکرد دامی سیارە هەیە، زۆربەی هەرە زۆری لە دەو جادەکانە خەچێکی زۆر جیرۆدە بۆ بە مادەی هۆشبەر کە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە، ماڵوێرانی لێ دروست دەبێت. و هەروەها بەشێکی زۆر لە هەڵتەکانەوەی خێزانەکان کاتێک لە بینی ژن و مێرد بچێشە دروست دەبێت، تەلاق دروست دەبێت، لێ کەڵدەوەشێتەوە. هۆکارەکەی ئەوەیە کە مادەی هۆشبەرە. بۆیە ئیسلام دەفەرمێ كل مسكر حرام، هەموو سەرخۆشکەرێک حرامە. بۆ هەموو سەرخۆشکەرێک حرامە؟ چونکە هەموو سەرخۆشکەرێک کاریگەری لەسەر عقل دروست دەکات، کە کاریگەری لەسەر عقل دروست کرد بە دڵنیاییەوە دەرهاوێشتە و دەرئەنجامی تێکچوونی عقل تێکچوونی کۆمەلگایە، تێکچوونی خێزانە، تێکچوونی باری دەرونی کەسەکەیە، تێکچوونی شیرازەی کۆمەلگا و بەڕاستی خێزانە. بۆیە لە لای ئیسلام عقل یەکێکە لە دیارترین مناڵی تەکلیف، واتە ئەو کەسەی کە عقلی لەدەستدا لە تەکلیفیش دەردەچێت. بۆ لە تەکلیف دەردەچێت؟ چونکە سەرچاوەی هەڵسوکەوتەکانی ئینسان چ بۆ چاوی، چ بە جێی، چ بە دەستی، چ بە قاچەکانی دەگەڕێتەوە بۆ عقل. ئەگە عقل سەلیم بوو بێگومان هەنگاوەکانیشی سەلیم دەبن، ئەگەر عقل سەلیم نەبوو بێگومان هەنگاوەکانیشی سەلیم نابن. بۆیە ئیسلام لە ڕیزی پاراستنی دین، لە ڕیزی پاراستنی ماڵ، لە ریزی پاراستنی جان، لە ریزی پاراستنی عقل عرف پاراستنی عقلی داناوە. واتە پاراستنی عقل لە واجباتی ئیسلامە، لە جێگەی ئیهتیمامی ئیسلامە. دەیان و سەدان ئاەتمان لە قورئاندا ئاماژە بۆ دەکا کە مەسەلەی پاراستنی عقل گرنجێکی زۆری هەیە و دەبێت تەرکیزی لەسەر بکە. بۆ تەرکیزی لەسەر دەکا؟ لەبەرەوە وەکو باسمان کرد سەرچاوەی داهێنان و چوونە پێش و ئەم مەسائلانەیە. بەشێکی تر لەوانەی کە ئیسلام چۆن بڵین مخدرات و باقی مەسائلەکانیشی پاراستووە، واتە عقلی ئینسانی پاراستووە لە هەموو ئەوانەی کە تێکی دەدەن. ئەمڕۆ بەڕاستی کە تەماشای جیهان دەکەین، جیهان جیرۆدە بووە بەم مەسائلانە. لەبەرچی؟ لەبەرەوەی ئەم زۆر جار ئێمە تەماشای حەڵال و حرام دەکەین، پێمان وایە ئەمە شتێکی تەعەبودیە و تەنانەت علاقەی بە قیامەتەوەیە. لە کاتێکدا ئەوی ئاوا تەماشای حەڵال و حرام بکە، ئەمە هەڵەیەکی گەورەیە. بەڵکو مەسەلەی حەلال و حرام ڕاستە، مەسەلەیەکی عیبادەتە، بەڵام علاقەی بە هەموو ژیانی تاکەکانەوەی. لەوەی کە خوای پەروەردگار داوای کردووە عقل بپارێزرێ، ئەوە تا دەرهاوێشتەی پاراستنی عقل پاراستنی کۆمەلگایە، دەرهاوێشتەی پاراستنی عقل لە شتە حرامەکان پاراستنی خێزانە، دەرهاوێشتەی پاراستنی عقل بەوەی کەشتی حرامی بخاتە ژێری بخاتە ناوی، چکە دوو جۆر حرامانەیە. حرامێکەیە کە ئەوەیە تەخدیری دەکەی، حرامێکەوەیە کە تۆ فکر بە یعنی هەڵگری فکرێکی منحریفی، هەردووچیان دەرهاوێشتەکان خەتەرە بۆ سەر کۆمەلگا. بۆیە ئەمە تەنانەت علاقەی بە مەسەلەی تعبودیوە نیە، بەڵکو علاقەی بە کۆمەلگاوەی، علاقەی هەتا بە دەوڵەتداریوەیە. ئێستا لە وڵاتان و لە وڵاتی خۆشمان والله ئەعلەم شتیوا هەیە، بەشێک لە هەندێک لە بەرپرسەکان شەوانە سەرخۆشن، بەیانی دێن دەوڵەتداری دەکەن. بۆیە حاڵی ئێمەش بەم حاڵەتە گەیشتووە. بۆیە ئیسلام کە ئەوەی داناوە بە دڵنیاییەوە بۆ ئەوەی داناوە کە دەبێت سنوورێکی تەواو دابدرێ بۆ پاراستنی
ئەم بڵین عقلەکە مناڵی تەکلیفە. بەڵێ سپاس دەکەین دواتر گەڕێنەوە لای بەڕێستان کاک ئامی جەلاک بەرەم لای بەڕێز بەپێی ئامارەکانی ئێوە ساڵ بە ساڵ زیاد دەکات مەسەلەن هۆکاری چییە کە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان زیاد دەکات ئامارێکی شەبێت یعنی هۆکاری زیادبوونەکە چییە؟ دیارە هۆکاری زیادبوونی مادە هۆشبەرەکان لە هەموو شوێنێک وەکو کاکتۆر باسی کرد بە تەنیا بێکاری نییە دەبێ ئەو باسی لەوانە کرد کە هۆکارەکان چین لای ئێمە وەکوی مەلایەنێکی جێبەجەکارین لە ئاسایی سلێمانی بە فەرمانی دادوەر ئەو کەسانی بەکارێنەری ناخو بازرگانی مادە هۆشبەرەکان وەکەن دەستگیریانەکەی سنوورەکان وەکو پێویست پارێزراو نین ئەم وەزی ئیقتصادی ئێستاش ئەمە شۆکارێکە کاتە پێشەوە کە خەڵک لەوانەیە بێکار بێت یان هێندێک خەڵکی ترەیە پەنای بێ بۆ ئەوانە هەم بۆ بەکارهێنانی هەم بۆ بازرگانی بۆی چەند دینارێکی هەرامی دەستکەوێت ئێمە باز لە پیاوەکەین کە تا ئێستا ئەوانیان کردووە بەداخەوەی ئافرەت ئەم ساڵ 310 کەس لای ئێمە بە بازرگان و بەکاران مادە هۆشبەرەکان بە فەرمانی دادوەر لە ئێمە دەستگیر کراون لەوانەیە دا ئافرەتی تێدا لەو حاڵەت هەبووە بەڵام زۆر بەکەمی ئافرەتێک بۆ یان دوان بووە بەس ئەم ساڵ دا ئافرەتی تێکەوتووە بەداخەوە کە لەوانە هەندێکیان بازرگان بوون هەندێکیانیان بە کارێنەر بوون هەر ئەمڕۆ ئافرەتێک دەستگیر کراوە لە چاکسازی گەوران بە نزیکەی 100 گرام لەو شیشەیە کە من باسیەکەم کە ویستوێتی بێ بابوو ناو سجن مێردەکەی ساغی بکاتەوە لێوێ بیفرۆشێت کە بەداخەوە من ناشارمەوە لە ناو چاکسازی گەوران بازرگانیشی پێوە دەکرێت و بەکارهێنەریشی زۆر بووە بەڵە بڵێ ئێمە شەو ڕۆژە خینە سەریەک بۆکو ئاسایش تا کەسێک دەستگیرەکەین بە فەرمانی دادوەر دوای متابعەکردن و ئەوانە و دەستگیرکردنی دوای لێکۆڵینەوە ئەچێتە بەردەمی دادگا هەواڵاکرێ بۆ ئەوێ لەوێ کێشەکە یەک لای یەکرێتەوە ئەنێرێ بۆ چاکسازی گەوران ئێمە ئەو کێشەیەشمانە ئێستا لە چاکسازی گەوران زۆر کەیس هاتۆتەوە لای ئێمە لەوانە لاشمان مەوجودنەوانە کە یاخود پێیان گیراوە یا بەکاریان هێناوە جارێککە ئیحالەی دادگاما کردوونەوە ینی زیندان بۆتە شوێنێک بۆ نەک بۆ چاکردن بۆەوەی کە بازرگانی تێدا بکە من نایشارمەوە لای بە ئاشکراوە ئاڵێمەوە زیندانی بە هەموو بە حکومەتیشمان وتووە بەڵام من هەر ئەوڕۆ بە نمونە ئەمڕۆت بۆێنمەوە لە دوای ئەو هەموو شەو نەخونیانەی کە ئاسایش ئێمە ئاسایی سلێمانیەکەین بۆ دەستگیرکردنی ئەو کەسانەی کە بازرگانی پێوە دەکەن یاخو بەکارێنەرن باش دوای ئەوە ئەنێرم بۆ چاکسازی گەوران لەناو چاکسازی گەورانە بەڵێ هەیە ئەو پرسیارە زۆر لە ئێمە کراوە ئێمە ناشارینەوە بۆش دووبارەکەم بۆ هەر ئەمڕۆ ئافرەتێک بە نزیکەی 100 گرام شیشەوە دەستگیر کراوە کە ویستویەتی بیبا بۆ ناو زیندان و لەوێ مێردەکەی ساخی بکاتەوە بە خەڵکی تر زۆر باشە ئەی سەبارەت بۆی کە هیچ دەستێکی ناوخۆیی یاخود دەرەکی هەیە کەەوە کار بێت بۆ ئاڵەدەبوونی خەڵک ئێوە لە بەرازچوونەکانتان وەکو ئاسایش ئەوەتان بۆ دەرکەوتووە؟ نا ئێمە ناڵێن دەستێکیان ئەوانە مافیان تا ئێستا نەبوونە مافیا و تا ئێستاش لای ئێمە حاڵەتە بەڵام بەرەو دیاردەبوون دەچین دەستێکی دەرەکی نیە بۆ تێکدانی دۆخی کۆمەڵگا نا زۆر بازەوانە دەکرێت کە گوایە ئێمە هەندێک خەڵکی بەدەسەڵات لە پشت ئەو کەسانەوەن تا ئێستا ئێمە خەڵکی شوا بەدەسەڵاتمان نەدیوە لە پشت ئەو کەسانەوە بێت بەس حەقا ئێمە خۆمان لە هەندێک خەڵک بپرسیتەوە کە لە خۆی و دەوڵەمە دەبێت ئەبێتە سەحەبی چەندین ڤێلا و خان و سیارە و ئەوانە ئەم پارەی پێسپی ناکرێتەوە چون بانجەکەی وەرە و پارەیە سپیکەوە وە گومانیشی لێ دەکرێت کە لەو جۆرە مادانە یاخوو بێنێت یان بیباتە دەرەوە بۆ دروستکردن کە پێشتر باسی ئەو هەبانم کرد ئەوانە هەمووشی لای ئێمە ئاشکران چێن ئەو کەسانەی کە بە چەند مانجێ دەوڵەمەند بوون بە سەحەبی ئەو سەروەتە زۆر باشە بەڵام ئەوانەی کە وتە دەنی کەسێک کە دەسەڵاتی نێوێ بازرگانێکی دیار نەبێت دەکرێت بازرگانی کە مادە هۆشبەرەکان یاخود ئەوانەی کە بازرگانی من پێ دەڵێم وەکو توێژێکن قاچاقچی نەمانە و هەندێکیان هەر لە هەندێکیانە لەو کەسانن کە پێشتیش دوژمنی میلەتی خۆیان بوون خەڵکی کوردستانی تیا چۆنتیانە خەڵکی دەرەوشی تەیە ئەیار خەڵکی کوردستان لای ئێمە دەستگیر کراوە خەڵکی دەرەوەشی تێدایە خەڵکی غەیرە زمانی خۆشمانی تایە ئەمانە بوون بە نەوعەکەسێک بە گواستنەوە لێرە بوو ئەوێ لێرەش بۆ ئێرە بەس خەڵکی دیار و بازرگانی دیاریش تەیە بازرگان بەناو هەیە بەڵام تۆ بێ بە بەڵگەوانە دەستگیر بکرێن ئەمانە ئەگەر
دادگای ئێمە تا ئێستا ئێمە ئەو کەسانی کە بازرگانن دەستگیرەکرێن لای ئێمە حکومەکەیان موعەبەدە و تا 20 ساڵ جاران کە لە سێدارەدان بوو ێستا لێرە لە ئێمە حکمی لە سێدارەدان جێبەجێ ناکرێت حکومەکەیان گۆڕاوە بۆ ئەبەدی لە کاتێکدا کە تۆ ئەو کەسە دەگریت ماڵی هێشتی لە قانونەکە تۆ دەڵێ کەسانی بازرگانی مادەوەشبەرەکانن موادی مەقولە و غێرە مەقولەیان حەقا حیز بکرێت تا ئێستا لای ئێمە و پەیوەند نەکراوە زۆر باشە بە سەبارەت بە دەسەڵاتدارن ئێوە بۆتان دەرنەکەوتووە کە دەسەڵاتداریان لە پشتی ڕێگەتان پێ نەدراوە من پێ دەڵێم ڕێگەشمان پێدراوە تا ئێستا هیچ دەسەڵاتدارێک کەوانی جەنابەت باسی دەکەی لە پشت بازرگانی کردنی مادەوەشبەرەکانەوە نین بگرە مەسئولانی خۆمان لێرە زانیاری باشمان پێدە لەسەر ئەو کەسانی بەکارێنی مادەوەشبەرەکان یاخو بازرگانی پێوەرەگە و من هەر لێرەوە لەو تەلەڤیزیۆنێ ئەمێ زۆر سوپاسی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی بکەم کە زۆر وریانە زانیاری باشمان پێدەن و بۆشمان دەست نیشانەکەن هەم لەسەر بازرگانەکان هەم لەسەر بەکار هێنەرەکان بەڵام منەمەوی مامۆستاکەری باسی هێندە شتی کرد ناوبڕێکمان دواتە دەرفەتن دێتەوە کاوی تۆریش دەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێن وڵاتە لەگەڵمان بێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دوبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاکتۆرەگە بگەڕێمەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئامید باسی لە مەترسیەکان هەندێک ئامارشکەیسە لەسەر کوردستان دروست بوو لە مەسەلەی مادەوەشبەرەکان چۆن دەکرێت خۆپارێزی بکرێەوە چۆن دەکرێت ڕوبەڕووی ئەو مەترسیە بینەوەکی ئێستا ڕوو لە کوردستانە کردو. بڵێ طبعا وەکو لە سەرەتا باسمان کرد ئێمە بێ هەر دیادێ بمانێ بنەبڕی بکەینە بێ هۆکارەکان سەرچاوەکان نەهێڵین لەبەرەوە گرنگە لە خێزانەوە دەست پێ بکەین ینی پێویستە ڕاگەاندنەکان لە هەموو کۆڕووکۆبوونەوەکانە باسی گرنگی خێزان و مەترسی ئەم حاڵەتە بکرێت. تۆ تەسەورەکەی لە زۆر کەم وڵاتی دنیا هەیە کە بەهای مرۆڤەکانی بزانێت دڵسۆزی خاکەکەی بێ هەر لە سەرەتاییەوانێ بە پێی عەقڵی مناڵەکە و بە پێی گەشەکردنی کۆڕ و کۆبوونەوە و سیمینەر و چەندەها وانە هەیە لە سەرەتاییەوە بە مناڵەکان ئەڵێن بڵێ لەسەر مخدرات و مادە هۆشبەرەکان کە زۆر بووە لە قوتابخانەکانە هەیە بڵێن لە باخچەی ساوایان بە شێوەیەکی سادە پێیانەڵێن کە حەپوو دەرمان ئەخوریان حەپوو دەرمانە کە تۆ ئازارێکی بۆی کەم بێتەوە بەڵام نابێ ئێمە نزیکی کەوینەوانێ ئەمە مەترسیدارە ئەمە بۆ پاسە ڕۆژی ئەم کاسێتە سەرەتایی کۆڕ و کۆبوونەوە و چەندەها کەسانی سپۆر بانگەکەن پزیشک بانگەکەن بۆ نمونە قۆناغی مڕاحەکە کە خەتەرترینیانە ئەم هەموو ئەم دیاردانە و جۆری مادەکان و مەترسیەکان و کە چۆن ئەمە بە قاچاغیە تۆ زانی مادەیەکی بەسوودە بەڵام مادەی تری تێکەڵ کراوە و کاک عەمید وتی ئەمانە لە مەترسی ینی ئەم مادە هۆشبەرانە معملێک دیاری ناکەن تۆ بە کوالیتی کۆنتڕۆڵا بڕوان ئەمە بە دزیەوە یەتۆشە جاری وایە مادەی زۆر خەتەری تێەکەن کەسەکان لە بەریتانیا تەسەورەکەی من احصائیەکم لە ساڵێکا 300 کەس مردووە بەس لەبەروی مادەی تری تێکەڵ کراوە یعنی هەر کە مادە هۆشبەرەکانی بەکارهێناوە مادەی تری تێکە کراوە مادەکە کوشتوێتی
بۆ ئەوەی تۆزی هەرزانتر بیان و مشتری بۆ پێیاێ زۆر باشکەوتۆر ئەم خۆپارێزی لە کوردستان هەیەوەی کە بەڕێزت دەڵێ هەر لە سەرەتایی و مەسەر وڵاتانی پێشکەوت و ڕێگەی خۆپارێزی دەگرێتە بەر بۆی کە تووشی واللهی من ئەوەی معلوماتمە بێ هەتا ئێستا من یەکێ لە قوتابخانەکان بە منی نەوت وەرە سیمینەری لەسەر بۆ هەرزەکارەکان مامکە بۆ قوتابەکان من هەجە هەر نییە نەخێر لەناو من هەجە کوا هەیە پزیشکەکانیش باگ ناکەن کەسانی پسپۆرت بە یەکێکی و کاک عەمی جەلال باز ناکەن ئەم خەتەریاتە و کە ئەمە لە سژنە ئێمە چوین بۆ ناوەندی و دو ناوەندیەوە تا بۆ زانکۆش ئەوەی زانیمانە هەتا بە پۆلیسیش باز لە مەترسی ئەو مادۆش بەناۆش بەڵام بەداخەوە من گلیەکم مێ لە ڕاگەاندن ئەوە تەدەخڵم کاکتۆرە لەوەندە بۆی لە بیرم نەچێت ڕاگەیانیش وەکو پێویست نییە نایە کۆرە بکات لەسەرەوە باز لە مەترسی ئەو مادەهۆشبەرانە بکرێ ئەو مادەهۆشبەرانە تسناچیان لە چیایە ئێمە خەڵکی ئێمە بێ وشار کرێتەوە هەر ئەوە نییە تۆ بگری تو بکەیتە زیندانەوە زیندان چارەسەر نییە بەتەنیا ئێمە خەڵکی وایە حوزار زیندانمان کردوێتەوە دەستگیرمان کردوێتەوە بە نەفسی مادەوە ئەبێ خەڵک وشار کرێتەوە وەکو مامۆستا بەنسبەت کە ئامی دووان لەوانەیە ئێوە کاک ئامی جەلال وەکو بە پرسیارەتی خۆتان ڕۆشتون خەڵکەکەەوە من ئەڵێم وەزارەتی پەروەردە یا قوتابخانەکان ئەبێ لە بەرنامەی ساڵانەیانە هەبێ کە ساڵی چەند کەسێکی پسپۆر لە بواری یاساییە لە بواری دەرونیە بواری کۆمەڵایەتیە لە بواری ئاساییشە بانکەن ئەم مناڵانە ئەم خوێندکارانە بە ئاگا بێنەوە بۆ سجنەکان ئەنج جەنابێ باسی کرد کە ئەم شوێنی چاکسازیە من جارێک بانیان کردم بەڕاستی ئەوەی سژنی گەوران سیمینەرێکم بۆ باسکردن کۆمەڵێکی زۆری هەر خەڵکی ئێرانی لێبوو کە گیرا بۆ کاتە باسی حاڵەتانە کەواتە خێزان گرنگی خۆی هەیە ئەبێ هەموو دایک و باوکی بشار بێتەوە سەیری ناو چواردەوری بکە بزانێ مناڵەکانی لەگەڵ چێ ئەگەڕن چە هەندێک لە حاڵەتەکان لە برادری خراپەوە نییە وردە یاویەتێ و ئەویش تۆزێکی لێ خواردە و تاوکو تووشی ئالوودەبوون بووە ئەبێ ئەم دایک و باوکە سەیری چواردەوریان کەن بزان شتێکی نائاسایی لە مناڵەکانە ڕوویاوە مەسەن ڕەنگی زەر بووە شوێنی سرنج شتێک بەدەستیەوە دیارە لە ناو ماڵە سرنجە فڕیراوە لۆکەیە مادەیەکی کە پاژماوەی مادەی هۆشبەر بێ ئایا لە ناو ماڵە شتێکی گرانبەها دزراوە لەوانەیە ئەمە یەکێک لە نیشانەکان کە بی باشتی پێ بکڕێ ئایا مناڵێکی لە مناڵەکانی دەستی بە گیرفانی باوکیا کردۆ پارەی دەرهێناوە ئایا مناڵەکەی خەوی وەکو جاران ماوە یاخود خەوی وەکو پێویست نەماوە ئایا خواردنی وەکو جاران ماوە پەیوەندیەکانی چکە زۆر جار دایک و باو دەتوان لەم قۆناغەیە کۆنتترۆلی بکەن چونکە دەرەکەوێ نیشانەکانی لەناو خێزانە بەڵام بەداخەوە جار مناڵەکە نیشانەکانی وا تێ دەرەکەوێت هەرزەکارەکە تیا دەرەکەوێت دایک و باو کەم تەرخە من هەستی پێ ناکەن تا وەکو وردە قوڵە بێتەوە کاتە شتەکەش کار لە کارە ترازێ لە ناو قوتابخانە خوێندنگاکانە وتمان ڕاگەیاندنەکان بەڕاستی ڕۆڵی زۆریان هەیە لە وشارکردنەوەی تاکەکانی کۆمەڵ هەموو ئەمانە ئێمە ئەگەر بەیەکەوە بەرنامە و پرۆگرامێکمان هەبێ ئەمە تەمەن مەترسیدارترین شتە جەنابەوتێ بڵێ لەوانەیە کاک عەمید ئەڵێ دەسەڵاتی لە پشتەوە نییە یاخود سیاسەتمەداری لە پشتەوە نییە بەڵام بە بەڵگە نییە بەڵام بە عەقڵ و بە ئیستنتاج من تصور ناکەم ئەم هەموو مادە هۆشبەرە لە بینی ئەم حدودانەیە بێ ئەگەر بەرپرسێک و دەسەڵاتێکی لە پشتەوە نەبێ بەڵام بەرپرسەکە کوردە عەرەبە فارسە تورکە نازانم چونکە ئەمە مافیا شەریکەیەکە خۆ ئەمە کەسانێکن ئەیچێنن بەرهەمێنن کەسانێکن ئەی گوێزنەوە تجارەتی پێکەن و کەسانێکی شێ هەڵیان نەخەڵەتێنن خەڵکی بۆ دروستەکەن یان یەگەڕن بۆ شوێنانەیە بزانن لە چۆن نقطەی زعفەیە وەکو کاک عەمید باسی کرد لە سجنا لەبەرەوەی ئەمە حکمی مؤبەدە ئەمە مەسەلەن 30 ساڵ حکم مراوە لەلایەنی دەرونیە و خەریکە ئەڕوخێ بۆیە ئەیەوێ ئازارەکانی بەم مادە هۆشبەرەکەم کاتە بۆیە ئەگەڕن لە سجنەکانە مشتری بۆ پێیاکەن ئەگەڕن لە قوتابخانە خوێندنگاکانە بزانن هۆرزەکارانی کە خەریکە سەرگەردانە بن ئەوانەی خێزانیان تووشی لێکترازان بووە ئەوانەی شەو لەسەر جادە ئەکەنەوە ئەوانەی تووشی تەلاق و لێکجیابوونەوە بوون ئەوانەی دایک و باوک بەرەڵایان کردوون هەمووی بە دوای سەرچاوەکانی ئەگەڕن گەنجێکە زانکۆی تەواو کردووە بێهیوا بووە لە چاخانەیەکە پاڵی لیاوەتەوە ئازارێکی دەرونی زۆریش هەیە لەلایەنی شخصیەتیشە و خەریکە ئەڕوخێ بۆیە ئەم مادەیە بەکارێنێ بۆی ماوەی لە عالەمی خەیاڵا بژی لە واقعەکە دوورکەوێتەوانێ بەڵام نازانێ بۆ وەخت ئەمە بۆ ماوەیەکی کاتی ئەوێ دوورکەوێتەوە وردە جسمی ڕای لەگەڵ یا داوایەکە و تێوەگلێ و ناتوانێت لێ دەرباز بێت سپاسان دواتەکەم بۆ لای بەڕێستان ئەگەر بگرێن لای کاک دکتۆر سەبارەت بە ڕۆڵی مامۆستایانی ئاینی دەکرێت مامۆستایانی ئاینی چ ڕۆڵێک ببینین لە ڕێگەی وتارەکانی لە مەسەلەی ئاشناکردنی کۆمەڵگا بە مەترسیەکانی ئەو مادە هۆشبەرانە دیارە بێگومان ئێمە لە بیر نەکەین لە کۆمەلگا بەگشتی یعنی بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر وڵاتێک کالبوونەوەی ئاینی تێدا بێ بێگومان
گەشەی خواردنی مەسلەی ئەو مخدرات و شتانەی لێ زیاد کردووە چونکە عامیلی ئاین بەهێزترین عامیلە کە کاریگەری لەسەر تاکەکان دروست دەکات بۆ ئەوەی لەم شتە حرامانە دوورکەوێتەوە یان لەم شتە خراپانە دوورکەوێتەوە یان لەم شتە دوورکەوێتەوە کە زەرەر بە خۆی و بە تاکەکانی خێزان و بە کۆمەلگا دەگەینی بە دڵنیاییەوە کاڵکردنەوەی دەوری مزگەوت کارکردنەوەی دەوری مینبەر کاڵکردنەوەی دەوری هۆشیاری ئاینی زۆر کاریگەری بووە لەسەرەوەی کە زۆرترین خەڵک لە وڵاتانەی کە هۆشیاری ئاینی تێدا کەمە ئاڵوودە بن بە مەسلەی مخدرات و باقی مشروباتەکانی تر دیارە لات معلومە یعنی تەوعیەی یان هۆشیاری ئاینی کاریگەریەکی یەکجار زۆری لەسەر دەرونی تاکەکان هەیە چونکە هەموو تاچێک پاڵنەرێکی بەهێزیە کە پێی دەڵێن فیترەت هەموو فیترەتێک كل مولود يولد على الفطرة هەموو مولودێک لەدایک دەبێ هەموو لەدایک بێ لەدایک دەبێت لەسەر ئەساسی فیترەتێکی پاک ئەم فیترەتە پاکە دینە ئەم فیترە پاکە ئیسلامە کاتێک تۆ ئەم فیترەتە پاکەی گەورە دەکەی پەروەردە دەکەی لەسەرەوەی کە شتی پاچی تێ بکە شتی پاک بخوا شتی پاک بەرهەم بێنێ بێگومان دوور دەکەوێتەوە بەڵام کاتێک هۆشیاری ئاینی کەم دەکرێتەوە لە قوتابخانەکان کەم دەکرێتەوە لە بەندیخانەکان کەم دەکرێتەوە لە نێو بازار و معاملات کەم دەکرێتەوە لە دائیرەکان و ڕۆژ بە ڕۆژ ئاەتەکان دوور دەخرێنەوە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەلام دوور دەخرێنەوە پێیان وایە ئەگەر ئیسلام لە ژیان دوور خەیتەوە ئیسلام لە ئەخلاق دوور خەیتەوە ئیسلام لە معاملات دوور خەیتەوە ئیسلام لە هەڵسوکەوتی کۆمەڵایەتی دوور خەیتەوە تۆ دەگەیە تەتەوڕاتی تەکنەلۆژیای سەردەم کەچی تەکنەلۆژیای سەردەم هیچ علاقەی بەوە نییە تۆ بڵین ئەگەر ئیسلام لە خۆ دوور خەیەوە دوور نەخەیەوە بەڵکو کۆمەلگا زۆر زۆر پێویستی بەوەیە کە بەردەوام کاریگەریەکانی ئاین بەردەوام لە ساحەی کۆمەلگادا هەبێ کاتێک دووری دەخەیتەوە بێگومان ئەمە دەرهاوێشتەکانیتی ئەمە خاڵێکی تر دین دەورێکی سیادی دەبینی بەنمونە کەسێک دەیەوێ مەسەلەن وەزارەتی تەندروستی دەیەوێ منداڵ بکوتی کاتێک دەیەوێ منداڵ بکوتی پەنا دەباتە بەر مینبەر و مزگەوتەکان بۆی خەڵک ئاگادارکەنەوە تەوعیە و شیاری بدەنە خەڵک بۆی بچن خەڵک منداڵ بکوتن بنمونە کاتێک مەسەلەیەکی پرسێکی نیشتیمانی دێ دەسەڵات خەڵک مامۆستایانی ئاینی و مینبەر ئاگادار دەکاتەوە کاکە ئەمە پرسێکی نیشتیمانی خەڵک ئاگادارکەنەوە تەشجیعیان کەن بەڵکو هانیان بدەن بۆ ئەوەی ئەم پرسە نیشتیمانیە ڕەبت کا بەدین چونکە ئەگە پرسی نیشتیمانی لێک گرێدرا لەگە دین خەڵکەکە باشتر ئیستیعابی دەکا و باشتر قبولی دەکا و باشتر ئیستیجابەی دەکا بە هەمان شێوە قەزیەی مخدرات قەزیەی مادە هۆشبەرەکان قەزیەی خواردنەوەی عەرەق و بیرە بە ئاشکرا لەسەر جادەکان یەکێکە لەم هۆکارانەی کە کۆمەلگا هەڵدەتەچێنی دەبێت دین دەوری تێدا هەبێ مزگەوت دەوری تێدا هەبێ مامۆستا ئاینی دەوری تێدا هەبێ ئەوەتە لە ئەوروپا پاپایەکان ڕیجالی کەنیسا دەورێکی زۆریان هەیە وەلەو بەشێکی یعنی نەقڵ نەکراوە یعنی ئەوانەی بە معنای کەلیمە هێشتا لەسەر دینی ئەهلی کتاب ماون دەسەڵات پرسیان پێ دەکات دەسەڵات بەکاریان دەینی دەسەڵات بە یارمەتی دەر لەگەڵ خۆیان هەنگاویان بۆ دەنێ بۆی هەندێک لەو شتانە کەم بکرێتەوە ئەگەر لە وڵات هەنگاوی هاوتەریب هەبێ لە نێوان کەسێکی کۆمەڵناس لە نێوان کەسێکی دەروونناس لە نێوان کەسێکی ئاسایش لەگەڵ مامۆستایەکی ئاینی ئەوانە بەیەکەوە هەنگاو بنێن لە قوتابخانەکان و بەیەکەوە هەنگاو بنێن لە بەندیخانەکان و بەیەکەوە هەنگاو بنێن لەو شوێنانەی کە ئێستا بە ئاشکرا بە ناوی ئازادی و دیموکراسی مەسەلۆ نمونە بۆتە شوێنی مەیخانە بە ئاشکرا بۆتە شوێنی ئەم جۆرە بەتایبەتی کە ئێستا نێرگەلە پەیدا بووە بەشێکی زۆر لەو گەنجانەی کە دێنە لای ئێمە دەڵێن مامۆستا مادەیەکی زۆری بێهۆشکەری تێدایە ئەم بێهۆشکەرە بە ئاشکرا لە سەجادە دەیخواتەوە ئەم گەنجەکە دەیخواتەوە لە سەرەتا ئەم نێرگەلەیەدا چێشی پێی وایە ئەمە جگەرەیە لە کۆتاییدا تووشی نیکۆتین دەبێ وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد کە نیکۆتین لەگەڵ لاشەی تێکەڵ بوو دوای هەنگاو دەنێ بۆ مخدرات و بۆ ئەوانی تر بۆیە ئەگەر بمانەوێ کۆنتترۆلی حاڵەتی مخدرات بکەین دەبێ بەڕاستی زۆر بە جددی بگەڕێنەوە سەر مەسەلەی
ئاین و مزگەوت و دەوری مزگەوت. باڵای سوپاس دەکەم کاوت و دواتە گرێم وڵای بەڕێستان کاک ئەمید جەلاک بگەڕم لای بەڕێستان لەمێ جارێ هەندێک جوابی مامۆستای بەڕێز دەمەوە. بەداخەوە زۆر لە مزگەوتەکان لە ڕۆژانی جومعە پێشتر باسکراوە کە ئارەق و شەراب و بیرە و ئەوانە حرامە. بەس بەداخەوە من یەک جار نەبێ لە هیچ مزگەوتێکە گوێم لێ نەبووە باسی مخەدرات بکرێت، باسی مەترسیەکانی مخەدرات بکرێت. دیارە لە ئێمە هەمومان دەزانین لە عێراق هەمانگیتانێ ئەو کواسەش لەگەڵ مامۆستای ئاینی هەم داشنیشتوین لەگەڵ مامۆستایانی چۆن دانەنیشتین لەو بارە قسەشمان کردووە. باش باز لە شەراب و ئارەق دەکرێت حرامە کە قانون ڕێگەی پێداوە لای ئێمە قانون کە ڕێگەشی پێداوە نابێت لە خوارتمەنی 18 ساڵەوە مەشروبی پێ بفرۆشرێت. ئێمە ناڵێین ئارەق و شەراب باشە، ناڵێن ئەو کەسانی بەکاری دێنن باشە، ئەمە شتێکی خراپە، ئەمەش ئیدمان بوونە لە سەریان. بەسەقە لە هەموو دنیا مەسەلەی مادەوەژبەرەکان موەسسەیەکی گەورەیە. ڕئیسی وڵات ڕئیس یان ڕئیس وزەرا خۆی سەرۆکی نێشتنی مادەوەژبەرەکان. باشە لە کوردستان لیژنە نیە هەمانگی نەخێنەکانی سلێمانی دۆ کەولێر هەچین بەتەنیا ئەمە بە ئاسایش ناکرێت. ئێمە کۆڵێکی گەورەما خستۆتە سەخشانی خۆمان کە زانین مادەوەژبەرەکان زەرەدێکی زۆری بۆ ئەمنی قەومیمانەیە، بۆیە ئێمە ئاسایش بۆ کارە هەستاوین. لە هەموو دنیا موەسسەیەکی گەورەیە ئەوقاف، کەنیسەکان، وەرزش و لاوان، کاروباری کۆمەڵایەتی، تەربیە پەروەردە، زۆر باش ئەمانە هەمووی کاری تێدا دەکەن. من ئەم جارەش دووبارە یەکەمەوە لای ئێمە مکافەحەکردن نێژنی مادەوەژبەرەکان زۆر دواکەوتوانەیە. تۆ پێشەموو شتێکە بێ خەڵک وشارکەیەوە لە مەترسی ئەو مادەهۆشبەرانە هەر گرتن و فرێدانە ناو زیندان نییە بۆ خەڵکی بەکارێ نەڕەڵم من ئەوانەی کە بەکارێنن لە قانونەکەش هاتووە ئەبێ ئەو کەسانە چارەسەر بکرێن بۆی جارێکی تر بە تەندروستێکی باش بگەڕێنەوە ناو کەسوکاریان. تا ئێستا شوێنێک نییە لای ئێمە چارەسەری ئەو کەسانی هیچ شوێنێک نییە چارەسەری ئەو کەسانی تێدا. زۆر باشی سەبارەت بە هەمانگیەوە بۆ منە ئاسایشی سلێمانی لەگەڵ هەولێر لەگەڵ دۆ کەمانگیتانەیە بۆ گۆڕنەوەی نام پێ دەڵم سفرە بۆ هیچ هەمانگیەکمانە لە بابل وڵاتان زانیاری لەگەڵ یەک دەگرن بۆ کەسێک کە دەستگیر دەکرێت کە بازرگانێک ئێمە و هەولێر کە بازرگانێک دەزێت لە هەردوو ولامان یان لەگەڵ دۆ یان لەگەڵ کەرکووک یان لەگەڵ گەرمیان لەگەوانە ئەبێ پێیان بڵێن بە بروسکەش بێ بگەێنین فلان کەس لای ئێمە دەستگیر کراوە بەوەندە مادەوە ئاوا بلای ئێوە مەطلوب بەیانە ئەوانەش نییە لای ئێمە ناشارمەوە ئەوەی کردوشمانە ئێمە وەکو ئاسای ئەمە مەترسینە هەمانگیتانەبێ لەگەڵ ئاسایشی دۆ چۆن مەترسینە هەولێر چۆن مەترسینە باش ئەزانم ئەبێ چێ دروستی بکات دەبێت چێ دروستی بکات چۆن چێمە دروستەکات چێواکە ئێمە زانیاری بۆڕینەوە دەبێت حکومەت چێ دروستیە باش زۆر باش خۆی ئەمە ئەبێ گشتگیر بێت ئەمە بەتەنیا باشە ئێستا ئێمە لە ئاسایی سلێمانی من نەرۆت پێڵم و ئێمە من دەستخۆشی لە بەڕێوەبەرەوە تا ئاخی ئەفسەر و کارمەندان دەکەم کارمەندی خۆم سوپاسیان دەکەم کە ئێمە هەمومان وەکو یەکتیم ئیشمان کردووە بۆ نێژتنی مادەوەژبەرەکان نەک ئێمە وەکو بەڕێوەبەرێتی مادەوەژبەرەکان هەموو ئاسایش ئەبێ هەموو ئاسایشی هەرێمی کوردستانیش وەکو پێم گوتی ئەو موەسسەیەک دروست بێت توێژەریەوەی کۆمەڵایەتی پەروەردە ئەوقاف کەنیز هەمووی تیا بێت پێش هەموو شتێک خەڵک ئاگادار بکەین و لە مەترسیەکان دوای ئەوانەی کە بازرگانی بە فەرمانیدا زۆر باشە بەڵام سەبارەت بۆی کەوتت ڕاگەیانەکەن کەم تەرخە من پەیوەندی بە خۆشتانەوە نییە کە وەکو پێویست بەدەم ڕاگەیانەکەن هیچ پەیوەندی دەزانین بوو بە خۆمانەوە نیە ئێمە دائیمەن دەرگامان لەسەر پشت بووە چی ڕادیۆ تەلەڤیزۆنێکە بووە بە ئێمەی وت بێ دێین باسمان لە مادەوەژبەرەکان بۆ کە ئێمە ئامادەنەوە بین و ئێمە بخۆشمان چوین وەکو کاکتۆر باسی کرد گەڕاوین بەسەر هەندێک شوێنی شاباسی مەترسی ئەو زۆرە مادانەمان کردووە بەس لە هەموو چاکسازی گەوران بزانێت توێژەر و کۆمەڵاتەکان دەوریان چییە نابێ باز لەوە بکەن مامۆستا خۆم چوو نابێ باز لە مەترسی ئەو مادەوەژبەرانە بکرێت نابێ ئەو خەڵکە تێبگەێنن زۆر باش ئەمانە هەڵەیەکیان کردو نایبست بەسەری پلانی ئێوە وەکو لایەن ئەمنیەکان چییە بۆی کە ڕێگری بکەن کە بەڕێز وتت ساڵ بە ساڵ زیاد دەکات دیارە پیلانی ئێمە ئەوەیە ئەوانەی کە بازرگانی بۆ مادەوەژبەرانەوە دەکەن پیلانیانەیە لەوانەیە ڕوو لە زیاد بوون بوون ئێمەش وەکو ئاسایش تەکتیک خۆمانەیە زیاتر هێزەکانمان چاوکراوەتر دەبن و ئەو شوێنانەی کە نقطەی زۆف ئەوانن ئەتوانین چاودێریان بکەین
سپاس دەکەم کاکتۆر کاتمان کە بەرەوکەم نووسبات بە کۆنتترۆل بڵین کۆنتترۆل ناکرێت بەس کەمکردنەوەی ینی بۆ نمونە کاک ئامیدوتی لەنێو هەیە زەمنەکان هەماهەنگینێ بۆ نمونە سنتەرێکی چارەسەری نەخۆشی نیە هۆشیاری وەکو پێویستنی ئەمە مەترسین ناکرێت لە ئێستاوە دەست پێ بکەین بێگومان یەکەم شت تۆڵی چاکسازی ئەبێ لێ بەرنامە و پرۆگرام هەبێت کە ئەمانە هەڵەیان کردو لایەن ناوە لەوێ ڕاستیان کەیتەوە بەڵام لەوێ خەڵک ئەو نەیتر مدمین بکرێ و خراپتر بکرێ ئەمە لێرە ئیشی وەزارەتی ناوخۆ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە یەکەم خاڵ لێرە دەست پێ بکەن دووەم ئەوەی کە مەترسیدارترینە دۆخی سیاسی هەرێمی کوردستانە ئەم دۆخە چەق بەستووە ئەم قەیرانە ئابوووریە تا بەردەوام بێ ئەوەندە کەسانی تر بەرەو مخدرات و مادەی هۆشبەرە چن کارە قەیرانیدارەی ئەو قەیرانە سیاسی و دارایی لە کوردستانی لێر وڵاتێکی تر هەبێ کاکعەمی دەڵێ 300 بێ بە 3000 هێشتا مرۆڤ ئێمە زۆر خواناسەوە و زۆر ئیماندارە و زۆر خۆڕاگرە لەبەرەوە جەهەنەمێک من هەستەکەم دۆزەخێک دروست کراوە بۆ مرۆڤی کورد ئەو دۆزەخە سار نەکرێتەوە واللهی هەزاری وەکو کاکعەمید بێ و هەزار بەندیخانەتی دروستکەی سوودی نییە چکە سەرچاوەکە وەکو ئاوە زەلکاوەکەەوە تا وشکی نەکەی بەڵە سەبەر بە زیندانەکان تێکەڵکردنی مەسەرە مادەی هۆشبەر و کەسێک توژوی مادە هۆشبەرگەڵ خەڵکی ترە کارگیری خراپ نیە خودت بۆ زیندانەکان نابنە شوێنی چارەسەرکردن لە کوردستان من کاتی خۆی بەڕاستی لە سژنی محەڵتەکە لە زانکۆی سەلاحەدین بووم مناڵیان لەگەڵ گەورەیادا نابوو کاتی خۆی لێوتمانەمە تاوانێکی گەورەی ئەوە بوو مناڵان و نەوجوانانیان جا کردەوە بەڵام ئێستا گەورەکان نازانم ئایا بەپێی تاوانەکانیان ئەوەی کە تاوانی گەورەی کردووە لەگەڵ یەکی بچووکە ئەگەر بێت و گەنجە لەسەر شتێکی بەسیط گیراوە لەگەڵ کابرایەکە کە تاوانی ئەوەیە مادەی هۆشبەری بەکارهێناوە بێگومان ئەویش فێرەکە ئەوە زۆر خەتەر و مەترسیدارە ئەبێ جیاب بکرێنەوە ئەبێ بەرنامە و پرۆگرامی شەوی بۆ چاکردنیان چونکە تۆ کە خەیتە بەندیخانەوە ئەبێ دوایی چاک بێتەوە ناو کۆمەڵ بەڵام بەرەو خراپتر بچێ ئەمە کارەساتە مامۆستا خەڵک گەیە لەسەر کێشەی مروری مانجا حکم بووە چۆتە چاکسازی گەوران کە بەر بووە تۆ لای خۆم وتوێتی فێریان کردم لەوێ بە قەرز پێیان فرۆشتوم فێری مادەی بەڵێ فێریان کردووە بە قەرز پێیان فرۆشتووە لە دوای ویستویانە ڕای بێنن توانە دەینێ دوای پارەکەمان بۆ بێنە سپاس دەکەین کاکتۆر کاتشمان کەمەوە گەر بگرێن لای بەرز بە کورتیش چارەسەر چیە بەلای ئێوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مادانە وڵە دیارە بە تەکید سەرتا پێویست دەکا هەر لە ئێستاوە حکوومەت هەڵبستێ بە ڕێخستنی کۆنفرانسێکی گرنگ ئەم کۆنفرانسە هەموو داتا و ئەرقامی بەڕاستی مخدراتی تێدابی و لەم کۆنفرانسە بدرێتە هەموو ئیعلامەکان و لە پاشان لێژنەیەک پێک بێ ئەم لێژنەیە دەبێ هەماهەنگی هەبێ لە نێوان ئاسایش و لە پاشان مامۆستایانی دەروون ناس و لە پاشان مامۆستایانی ئاینی و مامۆستایانی ئاینی دەوری زۆریان بینیوە لە مەسلەی مخدرات و باسی ئەوە من بۆ خۆم یەک لەو کەسانم کە کتێبم لەسەر قەزەی مخدرات نووسیوە و طبع کراوە 3000 طبع کراوەتەوە لەبەر هەندێ قسەمان لەسەرەوەی ئەگەر ئەم لێژنە هەم ئاهەنگی لە نێوان ئەم سێ گروپە هەبێ و چەند هەزار مزگەوت هەیە ئەمە بە یەکدەنجی باسی خەتەریاتی ئەوە بکرێ ئەم گەنجانەی کە دەخرێنە نێو بڵین شوێنەکانی تر هەم لە ئیعلام هەم لە مزگەوت هەم لە قوتابخانە هەم لە بەندیخانەکان جێ لەم خەتەریاتی ئەم بابەتە بگرن بەڕاستی ئەمە خەتووە یەکەمە بەڕای من دەبێ ئەم خەتووە لە ئێستادا بەهاوشتێ خەتووەی دووەم بەڕاستی ئیعلام ئەو ڕۆبۆتە بڕین چاوی هەمووان کە دەبێت چێتە هەموو ماڵەکان لە هەمومان زیاتر دەوری دەبینی ئەوان بتوانن بەڕاستی لە ژێر ناونیشانی کۆنفرانسی بەرە ڕوبەڕووبوونەوەی خەتەراتەکانی مەسەلەن مخدرات بە هەم ئاهەنگی واتە چۆن ئەم لێژنەیە هەم ئاهەنگ دەکا ئیعلامەکانیش هەم ئاهەنگ بکەن بەهاوکاریەکتر پێم وایە ئەمە باشترین چارەسەرە لە ئێستاوە هەتا زیاتر گەشەی نەکردووە وا دەزانم ئەمە باشترین چارەسەرە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانی زانایینی کە لە هەولێرەوە لەگەڵمان بێرۆزە و سپاس بۆ ڕێک لە بەڕێزان ئامین جەلال ئەمین بەگ بەڕێوەبەری مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی و بەڕێز دکتۆر کەریم شەریف قەرزستانی مامۆستای زانکۆ و پسپۆڕی دەرونی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت.